تقریبا 10 ڕۆژ دەبێت لە 8 مانگەوە دەستمان کردو لەبەرەوەی ئەم ساڵ زووتر دەستمان پێکرد کەشوهەوا بەهۆیەوەی کە باران نەباری کەشوها ڕێگەی پیاوین دەستمان کردووە بە نۆژەنکردنەوەی شەقامەکان و چۆڵی شەقامەکان سەرەتا لە دەواازەکانی شارەوە دەستمان پێکردووە ئێستا لە پردی وڵوبە بڵێن بۆ فلکەی قەراغ یعنی دەواازەی شەقامی سلێمانی عەربەت تا نزیکی بازگەی عەربەت چاڵ و چۆڵەکانی ئەو شەقامە بە هەردوو سایدی دەرچوون لە شار و گەڕانەوە بۆ ناو شار چاکەکەین شەڵا بەرنامەمان هەیە دوای ئەمە شەقامەکانی تاسوجە سلێمانی لێوە دەست پێەکەین دوو دەرخستەشمان نردووە بۆ وەزارەت چاوەڕێین بەڕێز وەزیری شارەوانی واژووی لەسەر بکە و بگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر کاری چاکسازی ئەنجام بدەین لە شانە ئەو دوو دەرخستەیەکیان قیری شلە کە بای تقریبا 350 میلیۆن دینارە لەسەر داهاتی لە ساڵ 15 سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئێستا دەرخستەکەی لە وەزارەت و لە بەردەم بەڕێز وەزیرای شەڵا ئیمزایەکەوە گەڕێتەوە و ئەوی تریشی مەوادی بەحس و چەوە کە هەر بۆ قیر بەکارهێنێ ئەگەر ئەومان بۆ بێتەوەی شەڵا مەوادمان لە بەردەستا بێت تا مودەیەکی زۆر خزمەتی شەقامەکان کەین و بەردەوامە بین لە کارکردنی ئینشاڵڵا